لەپارەی ئەو سەردانەی بەڕێز سەرۆک وەزیران لە بۆ ئەمریکا کە لە لای هەندێک خەڵک ئومێدەکی زۆر دروست بوو، باز لەوەی کرا کە هەموو نەخشە و پلانەکان هەڵوەشێنرایەوە، باز لەوەش کرا هەندێک باسییان کرد کە ئەعلانی دەوڵەتی کوردستانی نزیک بۆ ئەو شتانە بڵاو بۆ ئینسان زۆر متەئەسیر دەبی کە ئاستی سەرکردایەتی کورد یان ئاستی کادیران یان ئاستی لایەنگرانی حیزب ئەوها زەعیف لاوازبی نەزم خوێندنەوەی نەبی. ئەمە ئێستا دێنە سەر تەبیعەتی عیلاقاتی بینی ئەمریکا و هەرێم، بەڵام پێشەوەی ڕادەوەستین لەسەر خوێندنەوەی سەرکردایەتی کورد زۆربەی جار ئەوها بە هەڵەدا دەچی. ئەنی لەو ماوەی هەر لەو ماوە کورتی سێ-چار هەڵەی ئەوها گەورە ڕوویدا. ئەگە لە بیرتان بی کاتێک کە حەلبووسی لادرا لە بیرتانە وتەبێژی برایانی پارتی دیموکراتی کوردستان بەڕەسمی گوتی هەژانێکی گەورەوە ڕوو لە عێراق دەکە. ئەمە ئەو کاتی لێدوانەکەی دایە تەمان شوێنێکی بەقووەتە و پارتی دیموکراتیکن لە کوردستان حیزبەکی گەورە و قائیدە. ئەو وابڕێ هەڵەشبین ناچاری ڕوونکرێ. ئەمە هەمووی 2 ساعتی پێ نەچوو لە دەستگای سنان ڕوونە گوتمان هیچ هەژانێک بەڕێوە نییە. تەمان خۆ ئەوە یعنی ئەوە نییە برین ئەمە پێمان ناخۆش بیان پێمان خۆش، بەڵام دەبی ینی شتی ڕوونکەوە بزانین لەبەرچی بە هەڵەداچن و دوای بینیمان هیچ هەژانێک ڕووی نەدا. زۆرە بەڵام هەر ئەو سێی هەڵدەبژێرم. دوام ئەو کاتێک کە ئەمریکا ویستی گورزەکان بۆ شوێنی چەند سعاتێک مابوو لە لای حیزبی دەسەڵاتی کوردی ئامادەباشیەکی عەسکەری زۆر بەقووەت کراو، وتیان لە بۆ بەیانی ڕاماڵینە و دیسان با ناوی تاڵان و شتوانەینم وەزعی زۆرە ئامادە بن بەنهێنی. بەڵام برایانی حیزبی سۆشیالیست کاکە حەمە هەر بە تەوجیه دای بە تەلەڤیزیۆن گوتی خۆ ئامادەکەن سبەینێ ئامادە باشیە. ئەمە دووبارە ڕوونکردنەوەماندا گوتمان هیچ شەڕێکی گەورە لە گۆڕێ نییە، چکە شەڕی ئەمریکای بەلای کەمی سێ هەنگاوی پێویستە. یەکیان بودجەی پنتاگۆن کە تەمەشای دەکەی دەبی زیاد بکرێ، دوو دەبی تەحالوفەکی نێودەوڵەتی، سێمیش دەبی مەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان هیچ نەبوو. لەبەرەندێ ئەمە ئەو کاتی گوتمان کاکە ئەوە شەڕ نییە، جەنگ نییە، ئەو حیزبە بە هەڵەدا چووە سەرکردایەتی ئەو حیزبەی، بەڵکو زەرەباتی تەئدیبی پێدرێن، زەرەباتی تەئدیبی بالفعل ئەوە بوو ڕوویدا و ڕۆی. ئێستاش بە هەمان شێوە خوێندنەوەی سەرکردایەتی لەو سەردانی دیسان بە هەڵەدا چوو. خۆی دەرفەتەکی باشیش بوو. ئەمریکا پێویستی بە کوردستانێکی بەقووەتە، ئەم جارێک کە دەرێ ئەمە کوردستانێکی بەهێز برادرانی سەرکردایەتی کورد تێناگەن بەهێز لە ڕووی دووەلی لە چوارچێوەی دیبلۆماسیەتی ئەمریکا معنای چییە؟ خۆی ئەمریکا لەو ماوەی دەیویست پەیامێک بداتە عێراق برێ ئەگەر دەرێن بڕۆ دەرێ ئەمە لە لایەش کە جێمان هەیە. بەڵام ئەگەر سەرکردایەتی کورد لەوەی باش تێنەگا ناتوانێت ئەو تەوافقا لە بینی ئەو پانتاییە هاو بەشەی کە مەسلحەتی جیهانە لە هەرێمی کوردستان بینیتە دی نازانی. خۆی دەزانی دەبی ینی لەبەرەوەی ئەگە عیلاقە لە بینی دوو دەوڵەت بی ئەوە مەجموعەک جەدوەل دادەندرێ مەساڵحی مشتەرەکەی پێدرێن ئی بینی دوو دەوڵەت زۆر بە ئاسانی دەکرێت. بەڵام تو کە هەرێمی دەوڵەت نی بڕۆ تەماشای مەحزەر جەلسەکان بکە. مەحزەر جەلسەی سەرکردایەتی کورد لەگەر ئەوەکان دادەنیشی دەوڵەتە گەورەکان گەلە عەجیبە، یعنی نازانرێت چی کردیە. بە هەمان شێوە بزانە یعنی تو کە هەرێمی یان حتا موسسەکی کە دەچێت دەوڵەتەکی دەبێت تو بزانی سیاسەتی ئەو دەوڵەتەی، متطلباتی ئەو دەوڵەتەی لەو منتیقەیە و بالضبط لەو شوێنەی چییە. یعنی تو دەبی ڕسمی سیاسی خارجی کە دەچێت ئەمریکای بوون منە سەرکردەکی وەکی کورد دەستەوێت دەبی بزانی ڕسمی سیاسی خارجی ئەمریکی بەرامبەر شەرق ئەوسەط ئەو دوای بچووکتر بەرامبەر عێراق بەرامبەر هەرێمی کوردستان و عێراق ئەتو چەت پێ دەکرێت لەو پانتایی دەبی قسەی بکەیت. دەنا قسەکان کە هەر قسە چی بکەیت ئەسڵەن لە پرۆتۆکال نانووسرێت، لە مەحزەر جەلسەش نانووسرێت، هیچ ئەساسەکی نابی. بزان ئەجەب بەبیرتان دەینمەوە لەوەوە لە کاتی ڕیفراندۆم ڕاستە خۆ قسانی سەرکردایەتی کوردی کردێک و ئەوەندە دەوڵەتە تەئینمان دەکە فەقیرانە ڕاست بوو.
بەس چۆن ڕاز بوو چوە دانیشتە لە جەدوەلی ئەعمال نەبووە ئەو قسە دانیشتە قسەی کردیا ئەویش ئەی پێی دەگوترێ ڕۆمانسی بە ڕۆمانسی لەگە دیبلۆماسی زۆر زۆر جێ ئەویش لەوێ تەبعاً دەرێوەڵە کورد حەقی دەوڵەتی هەیە حەقی ئەوەی هەیە جوابەکەی وایە ئەو وای زانیێت تەئیدە لەبەر هەندی هەر سەرکردێک داهاتەوە ئەگە لەبیرتان بی یەک دەیگوت 200 دەوڵەت یەک دەیگوت 180 دەوڵەت یەک دەیگوت ئەوەندە دەوڵەتە لەگەرمانن ئەدی لەبەرچی ئەمە ئەو کاتی ئەعلانمان کرد بە ڕەسمی گوتمان هیچ دەوڵەتەچی لەگە نییە خۆ ناکرێمە هەر جارچی ئەوان وەبرین ئەمەش عەکسکردن زۆر ناخۆشە ئەو قسە بەس دەبی خوێندنەوە چی وردت هەبی لەو کاتی دوایە دەرکەوت چۆن بە هەڵەدا چوو چی بەسەر هاتەرێمی کوردستان قەت ئیجماعی وها لە دنیای ڕووینەدا لە دژ نەک لە تەئید یعنی ئومەم متحیدە هەر پازدەیان دژی ڕاوەستان ئەجا من ئەو کاتی پرسیارەکەم 2 دقیقەم بدێ پرسیارەکەم لەو برادرانە کرد گوتم ئەرێ ئێوە دەرێن نەفتمان دایتە ئەو جیانەی کە یا ئەرمەتماندن ئەنگۆ دەزانن ئەندامانی ئەنجومەنی ئاسایش ئێستا چێ و چێنە وتیان ناوەڵە ئەخرا 2 ساڵ جارێک ئەتۆگە ئیشەکەت بە ئەنجومەنی ئاسایشە ئێتە دەبی لەو کاتی بزانی چی و چی ئەندامن و چێ ئەندامانی دائیم نە ئەوەن کە نەیانزانی بوو بەڕاستیەوە تەفسیلەکی زۆری ئەمن شتەش کەشتان بەبیردەینەوە بزانە پێگەی سەرۆک وەزیران لە چ لاواز دەبی وەن بنە لە کۆنگرەی غاز لە قەتەر لە بیرتانەوە نییە لەوێ کاک مەسرور وعدەشی زۆر گەورەی دا گوتی ئەمن نیوەی ئەو کاتی شەڕی ئۆکران نیوەی مشکلەکانی غازی ئەوروپا هەل دەکەن هاتەوە غازنە لە بەردەستی غاز لە بەردەستی عێراق بوو یەکەم جار موافقین لە کوردستانی دیسان لە بەردەستی وی نەبوو لە بەردەستی سەوز بوو گوتیان نادەینێ لە دوولە یعنی چۆن دەبی ئینسان کە ئەو شتانەی حازر نەکردوی تەکامل نەکرێت چی لەو کۆنگری ئەمن لەوێ جێم لێ ڕاگرت وەزیرەکانی قەتەر ئیمارات خەلیج کەس ئەو وعدەی نەدا هەموو ئەمنوەچی تەمەشای ئەو وعدەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان هەموو تەمەشایان کرد ینی ئەو وعدە هەوەنتەنیەت و برێ نیوەی ئەو محتحاجی ئەوروپا ئەمن پڕی دەکەمەوە ئێکا ڕوسکە هەر کەس لێش نێت لە کوردستانیش لە پێچینەوە نییە لە نە لە مەزیران نە لە پەرلەمانە ئەرێبیکا کەتەوە چۆن دەبی ئەتوها بری ئەخر ئەوە کاریگەری چێ ئەو جارە دەچێت دەوڵەتەچی یەکسەر ئەو مەلەفانە دێتە پێش ئەو دیبلۆماسیە کە لەگەرتدا دەنیشی هەرچی کردیتت دێتە پێش ینی ئەوی پێی دەگوتری نازم چی سابقە دێت تەماشا دەکە دەبینی هیچ نییە دیبلۆماسیەتەکەت بە قووەت نییە شارەزانی پێ نەکرایە جێبەجێ بکە لەبەر هەندێ ئەو جارەش ئەو چوونە ئەمریکایە یەک نەتیجە هەیە ئەوەندی ئێمە معلوماتمان هەبی ئەمریکا حەزی دەکرد پەیامەکی بداتە عێراق بەڵام دیبلۆماسیەتی کوردی لەو مستەوای نییە ئەوەی تحقیقە لەبەر ئەوەی دووبارە داوایان لێکرد دەبی لەگە عێراق ڕێککەوی نەتیجەی ئەوەل و ئاخیری ئەو سەردانەی ئەوەندەیە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه